دەستەکانە خۆش بێت. ئازانێمە دووبارە سڵاوتان لەبێ وەکو بینیتان ئەمڕۆ بەڕێز کاکرەبیر مەلانووری میوانی کورسات مەگەزینە گفتوگۆکەین دەربارەی موزیک بە شێوەیەکی گشتی وەروە ئامێری کلارنێت بە شێوەیەکی تایبەت وەروە گرنگی دروستکردنی بەشێک لەو ڤیدیۆ کلیپانەی کە تایە تەنها موزیکن و تا چەند ئەمە کللتورێکی گرنگە و بابەتێکی گرنگە بە تایبەت لەلایەن موزیسیانانەوە کە بتوانن چەندین بەرهەمی تەنها موزیک بکەنە ڤیدیۆ کلیپ و پێشکەش بە گوێگرانی بکەین. ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین و دووبارە چمەلای کاکرەبین. کاکرەبین گیان دووبارە سڵاو لێبێ و ماندوونەوی سواز بۆ تۆ. هەمیشە و پرسیارە کە مەڵێم بە تایبەتی و ئامێر هەواییانە چۆن هەناسایەن ڕایەنیان ڕایەن یاخود چۆنە لەبەروی تۆ مۆسیقا لە مناڵی و خەریکی قسە تەقلیدیە و کەساڵی لە مناڵەوە هەروێ لە مناڵی و خەریکی سیەکانە حازرە بن بۆ پرۆسەیە. لە تەمەنی گەورەیان ناتوانین فێری کلارنێتمی یان هەر مۆسیقا بەعام تۆ توانینەکەت چی یعنی تۆ وەک پرۆفشناڵە ئیش بکەیت تۆ بێ لە مناڵی و خەریک بێت لە گەورەی ئەوانەی وەکو هۆبیەکی لێت و قورسە بێ بۆ تۆ قورسە بێت وایە زۆر مۆسیقا وایە بە کورد. کە من هەمیشە ئەو بە تایبەت موسیقیانانەی کە بە تایبەت لەگەڵ ئامێرە هەواییەکان ئەو پرسیاران لێ کەم چکە زۆر ئەو هەناسە و بابەتە گرنگە بۆ. بەڵێ خۆی لە ڕاستیە مەسەلەکە هەناسەیە بۆ گۆرانی بێژیش هەرەمان شتێکی نای دایافرامە ئەمە لێرەوە هەناسەکمانەوانێ ئەم بابەتێکی نهێنی بوو بۆ بێژەریش هەڕاستە بۆ بێژەریش هەڕاستە زۆر تاوە زۆر باشە. اینجا ئێستا نوێترین کلیپی تۆ کە سێم یاخود چوارەمین کاری تۆیە کە بە تایبەت بۆ موزیک و بۆ تەنها موزیکە ئەمە تا چەند بابەتێکی گرنگە کە لە ئێستا بەشێک لە هونەرمەندان ئەیبینین کە موزیسیانان بە تایبەتی کاری دەسەرەکەن بەس بەر لەوەی کە وەڵامەکەم بیتەوە بە ڤیدیۆ کلیپی بازارێکی قەرەباڵغ کە چەند ناوێکی زۆر جیاوازیشی هەیە بەشێکی بینین و دواتر پرسیارەکان ماڕاستاکەم فەرمون.
هێستان خۆش بێت کارێکی زۆر جیاواز و جوان و تایبەتیشە سپاس جا چۆن کارتان لەسەر بازارێکی قەرەباڵغ کرد جارە بەرە ناوەکو دەست پێ بکەم کاکرەبین واتای چییە بازارێکی قەرەباڵغ ولا ناوەکو دەست پێ خۆی لای من لای میوزیسیانیش گرنگە ناو ئەخیرشت بێ ئەخێرشت بێ باشە هەڵێگرین بۆ ئەخیرکەوایە ئەنجا بزانم ئەم بەرهەمە چۆن دروست بوو کەوایە وڵی ئەم بەرهەمە چۆن دروست بوو من جگەلەوەی ژەنیارم کۆمپۆزەرم ئارانجەرم میوزیک دروستەکەم میوزیک بۆ گۆرانی بێژ دروستەکەم و میوزیک بۆ خۆشم دروستەکەم ینی بێزگەل لەمەوە لەو کارانی ترم کە بکراوە بە ڤیدیۆ کلیپ نزیک بە 10-12 میوزیکم هەیە ئێستا بەڵام من نازانم چۆن بیبم هەڵی بەمە دەرەوانێ چونکە ئەگەر بکرێ بە ئەلبوم وڵات ئێمە بەداخەوانە گوێگری مۆسیقامان کەمە کەوابێتە ئەکرێ ببێ بە ڤیدیۆ کلیپ بۆ مەرجە هەمووی بێ بە ڤیدیۆ کلیپیش ئەگەر سادەش بێ لە بەرەوەی خەڵک زیاتر میوزیک بەگوێ بە زۆر چاوی شەکە ئەگەر سادەش بێ بۆی بکەی بە ڤیدیۆ بۆی ناچارێکی کە گوێ لە مۆسیقا بگرێ تو سەیریەوە کە ئەلێ ئێستا بەقەد دوسێ وڵاتی ئەوروپی کەناڵی فەزایمانەیە یەک بەرنامەمان نییە بەس مۆسیقا بێ یعنی لە لایڤ موزیکەکانە کە لایڤمان زۆر کردووە تو تەسەورەکەی کە موزیک لەی خەڵک چەپڵێ نایە دوایەوە نەک خوا نەخواستەمە بەسی شێ بێت ئێمە فێری ئەوشتە نەکراوین کاتە ئەو هۆشیاریە بۆ تاکی کورد کەمە بەوەی کە تەنها گوێ لە موزیکێک بگرێت ئەبێ هەر گۆرانیەک و شعرێکی لەگەڵا تەنانەت ئینترۆدەکشن دەستپێکردنی گۆرانیە کە مۆسیقا زۆر کەسێک گرنگ نییە بەلای تاگاتە گۆرانەکە خۆمە بێ ڕێزەکردن نییە خوا نەخوازە باش پەروەردە نەبوون لە ڕووی هونەریەوانێ بەڵێ ئەرکی موسیسیانان ئێستا لێرەیە چۆنە ئەو دروستکردنی ئەم شێوەک بە بڵێم کارە هونەریانە یاخود موزیک بە شێوەیەکی گشتی و دواتر ڤیدیۆ کلیپکردنی بۆ ئەوەی کە بینەر ببینێت ئەکرێت ئەمە هەنگاوێک بێت بۆ ئەوەی کە ئیترلانی کەم بینەری کورد گوێگری کوردیش هەنگاوێک بێنە پێشەوە لەم بابەتە چکە زۆر لە موزیسیانان کاکرەبین کە گلەی ئەویان هەیە و زۆر کاریش لە سەرەواکەن بۆی کە ئەمەش لانی کەم وەکو ڤیدیۆ کلیپێکی گۆرانی ببێت بە بابەتێک و ئێمەش فێر ببین لەوەی کە تەنها سێری گۆرانیەک نەکەین بەڵکو سێری یاخود بڵێم گوێ لە موزیکێک بگرین لە ڕێک ڤیدیۆ کلیپێکەوە زای چۆنە هەست دەکەم لە ڕێی سێ شوێنەوە یەکەم هونەرمەند خۆی کە بێ قیمەتی مۆسیقای میوزیک بزانێ ئینسترومنتال بە زمانە مۆسیقی ئینگلیزیەکەی ینی مۆسیقا بە تەنهاگە دەنگی دیانە دووەم تیڤی کە میلەتی ئێمە ئێستاش سەی تەلەڤیزۆنەکە ینی بەڕاستەکەی ڕاستتر بڵێم سێمیانە وایە یەکەم وایە پەروەردەی مۆسیقا لە مەکتەبەوانێ مامۆستایەکی هونەر ئەبێ بە مامۆستای هونەر دەرزی تری پێ نەوترێتەوە کە مۆسیقاشی پێڵی تۆ هەر ئەوە نەبێ مۆسیقا لێ باتەوە مناڵ ئاوە چەپڵە لێ بەوە ئاوا بکات تۆ بێ مناڵ بەر ئامێر کە با سێ چوار ئامێر هەبێ با هەر بیشکێنێ هەر دەستکاری بکات بۆەوەی ئەمە گەورە بێ بێ بە مۆسیقی یا نابێ بە مۆسیقا بێ بە دکتۆر ئەبێ بە نانەوە بێ بە ساق تەکسی توزانە بە کارەباچی بەز مۆسیقا زانێ ینی ئەو پەروەردەیە بۆ دروستە بێ هەل لە خوێندنەوە واتە گرنگترینیانە زۆر باشە ئەنجا ئەم ڤیدیۆ کلیپە چی بەخشیوە بە کارە هونەریەکە بۆ نمونە من ئەگەر لە نێو ئۆتۆمبیلا بێت یاخود لە ماڵەوە بێت لە ڕێی رادیۆکە و گوێ لە میوزیکە بگرم زیاتر چێژی هەیە یاخود ئەگبێ ڤیدیۆ کلیپێکی هەر هەبێت بۆ ئەم سەردەمەی ئێستا خۆی چێژی هونەر مۆسیقا دەنگە ینی سادەترین پێناسیەتی من باسیەوەم کرد کە لە کۆمەلگای ئێمە ناگا بە خەڵک ئێستا ئەگەر من میوزیکەکەم وەک مۆسیقاکانم بە سیدی بڵاو بکەمەوانێ خەڵک نایکڕێ ینی خەڵک سپۆتیفای بەکارنایانێ ئایتونز بەکارنایانێ تەنها ئەگەر بیکەیتە یوتیوبی شەوانە بەس ئەسنیش خۆتی لەسەردانی کەم خەڵک سەیری ئەکا بەداخەوانێ ڕێگایەک بۆ ئەوەی کە تۆ خەڵک جەزب بکەی کە گوێی لێ بگرێ بیکەی بە ڤیدیۆ مەرجە ڤیدیۆ کلیپ ینی من وەکو وتم دە 12 بەرهەمی مۆسیقام هەیە وەستاوم لە دروستکردنی مۆسیقا بۆ خۆم کە زۆرتریش لە ڕێیە بیکەم بۆ ئەوی چارێکیوانە بکەم پلانمە کە هەمووی ڤیدیۆ کلیپ بکەم لە شوێنی سادە ینی تەنها ئەوەنەی کە بینەر ڕابکێشی گوێگر بێ تەنها گوێ بگرێت بەڵێ بەڵێ زۆر باشە اینجا ئەو موزیکانەی کە بەم شێوەیە بۆ میوزیک ڤیدیۆ بەرهەمەهێنرێن جیاوازن لەو بڵێم ئاوازانەی کە بۆ شعرێک بەرهەمێنێ واتە ئێستا موزیکە و 12 موزیکەی کە تۆ ئاماژەت پێکرد هیچیان مەجالی ئەویان هەیە یاخود ئەکرێت
بکرێن بە بەری شعرەکە یاخود نەخێر يعني ئەم بس جۆرە بکرێ بە گۆرانیەک یاخود نەخێر ئەم جۆر و شێوازات تەنها بۆ ئەوەیە کە بەم شێوەیە بێت و تەنها میوزیک بێت زانیت چۆنە نەفسی شتە بەڵام یعنی سا من زۆر میوزیک هەیە دام ناوە دوایی کردومە بە گۆرانی و یەکێک و توێتی و بە پێچەوانە شەوە زۆر ڕاستە کە ینی ئەگەر کەسێ خۆی نەتوانێت ئاوازدانێ بۆ ئامێرەکەی خۆی نەکتوانی نیشتانە ئەگە بشتوانی گرنگە ئاوازەکانی وڵاتی خۆ بکەیتەوە بە مۆسیقا کەمە لە زۆر وڵاتە هەیە بەڵام جیاوازێک لێرایە ئەگەر من بێت و ئێمە ئاوازێکمانێ من ئاوازێک داێنم تۆ توانی بڵی بەدەنگە من دەتوان بە ئامێرەکەم بیژەنم بەڵام جیاوازی لەوە دەنگ سنووردارتر توانای تا ئامێر ئامێر چەند تەبەقەیە کە مەسافەی دەنگی زۆرە ئەتوانێت زۆر تەکنیکێ بیکە ڕنگ بێت دەنگ نەتوانێت بیکە ئەم جیاوازیە تۆزێ ڕنگ بێ چۆنڵی وا بکە کە تۆ ئاگادار بیکە ئەم میلۆدیە بۆ دەنگ ئەبێت یا بۆ میوزیکە بێت ژنە هەردووکیان یەکشتن بەڕاستی یەکشتن بە هەمان شێوە تەنها لە کلارنێتە ئاوا بەو شێوەیە باشیت یاخود ئامێری تریش هەیە ئاوا باشی سواسەکەم ئەگەر باشم من کلارنێت و ساکسفۆن لێم هەردووکی لە ڕیکۆردی ستۆدیۆ پیانۆ کیبۆرد لێم بیست گیتار لێم بەڵام ئەوانە ئامێری دووە من بەڕاستەکە زۆر کات کەمیان زۆر 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 خۆشەویستن کلارنێتەکە بەتەکید کلارنێتەکە و ساکسفۆنەکە هەردووکیان بەڵێ ئەکرێت بە بڵم لە بەرهەمێکە بە جیاواز لەم کلارنێت و ساکسیفۆنەکە بە بەرهەمێکی ترە گەرداوت لێ بکەن یاخود بە ئامێرێکی تر بۆ نۆک و گیتارەکەت بتوانی لە بەرهەمێکە بەشدار بگەین تواناکە ئەوە نەماشەیان گیتار نەک گیتار گیتار بە گیتار دەستم پێگە لە ماڵەوە بەس تۆزێک بە حاڵەزانم بیست گیتارەکە ئامێری دووەممە ینی ئامێری ناچاریە لە ڕاستیە ئامێرژەنمان کەمە لە وڵاتەیە یەکێک باشە مەشغوڵە بە پرۆژەی شتەوە یەکێکیان خراپە یەکی ئیهمالە یەکێ زۆر باشە بەس بەشی ئەم شارە ناکە من لە ڕیکۆردی ستۆدیۆیە تازەترین ئیشە ئەلبومێکی گۆرانیە لە 4-5 تراکە خۆم بیست گیتارە مەزف کرد و پیانۆ و کیبۆرد مەزف کردووە پیانۆ و کیبۆردمە سەر ستێج لێەوە بەڵام من کلارنێت دوای ئەوە ساکسفۆن ئامێری یەکەممە بەڕاستێکی ئەوانیان ناچاریە ئێستا ئامێرە دڵخوازەکەی خۆت بەڵێ بەڵێ بەچیت ئەنجاسە پێمانەڵی بۆچی ناوت ناوازارێکی قەرەباڵغ بەڵێ من مەبەستەکەم ئەوە نەبوو لە ئاخیرا پرسیارەکەی مەبەستم ئەوە بوو بەڕاستی ناوەکەی بەڕاستی ناوێکی سێرێ کەم جارمە چکە دایمەن بازار قەرەباڵغا بەس بۆچی ببێتە ناوی بەرهەمێکی هونەری ئەزانی چۆن ئەگەر زۆر ڕاستگۆ بم لەگەڵ تا ناونانی مۆسیقا ئەخیر شتە ئەگە من ناوم بنایە شنەی بەیانیان هەر هەمان شتە بوو ئەگەر ناوم بنە پەتاتە زۆزارم هەر هەمان شتە بوو بەڵێ لەوە ئاچێ ناوەکە لەگە کۆنسێپتی نوعی مۆسیقاکە بگوێجە بەڵام تۆ ناکرێ مەسەلەن ناوێک بۆ مۆسیقاکە و دابنی بەڵام ژانری مۆسیقاکە و دیار نەبێت کەس چییە ئەوی کێشێشمان لە باندی مۆسیقا هەیە کۆمەڵێک کۆ بنەوان ئەڵێ ناوی بنین چی تۆ جارێک دیاری بکەیت ستایلێ لێ ئەو ئەمێرانە چین پێویستن تۆ توێت چی بکەیت لە مۆسیقا دوای ئەوە ناو ئەگەر گرنگ بێ بۆ نمونە گروپی مۆسیقای ڕۆکی بیتڵز کە لە مێژووی مۆسیقای ڕۆکی جیهانایتر زۆر وازەح دیارەکە چ بیتڵز پێم وابێت نەوعێکە لە قاڵانچە ناوی بیتڵزە گروپەکە هەندێک جار هەڵەن ناو بە بڵێن ڕنگدانەوەی هەیە لەسەر هەر کەسێک یاخود لەسەر ئیشەکە لەوانەیە ڕاستی پێ بڵێن لای من ناوی مۆسیقا بوو گوێگرێکە ئەو سەرنجی ڕاکێشە و بۆ نای بازاڕیش خەرباڵغا ئەوەن گرنگ نییە بەڵام بۆچی ئەم ناومنا ئەم میوزیکم هاوڕێکم گوێ گوتی زۆر جوانە بە زۆر قەرەباڵغتم زۆر باشە گۆڵم بازاڕیش خەرباڵغ تەڵام مۆسیقاشم دوابەرهەمی گشتی زانکۆم بوو لە زانکۆی لوندی سوید بەحسم لەسەر کرد و نزیک بە 15,000 وشەی ئەکادیمیم لەسەر نووسی و ئەمە دوابەرهەمیشم و بەڕاستی بۆ تەخەڕوجەکەم زۆر باشە ئێستاش کردتە بە میوزیک ڤیدیۆیەکی زۆر جوان بە هیوای کاری باش و کاری جوانتر هیچ کارێکی تر هەیە ئێستا کاری لەسەرکەیت یاخود جارەی تر مۆسیقای ئینسترومنتاڵ وەڵایە کوتم ناڵێم دە 12 مۆسیقامەیە ئێستا هاوڕێم کاکژیار وعدێکی پێیاوم کە خەریکی ڤیدیۆیەکی تر بین زۆر باشە کاتە وردە ئەو کاراناکەی بە ڤیدیۆ کلیپ و بۆ ئەوی کە گوێمان لێ بێ هەوڵین وردە بێ پێشتر بیکەم بەڵام ئەمە حازریکەم 3 مانگ جارە 2 مانگ جارە 4 مانگ جارە هەر هەوڵێکی باشەوەش
وانە؟ بەتاشی بۆ هیوایم لە هەوڵەکانە بەردەوام بیت و بتوانێت ئەمیش وەکو بە هەمان شێوەی ڕێچکەی ڤیددیو کلیپ بتوانرێت کە ڤیددیۆکانیش بە میوزیک بەم شێوەیە ببینین بۆ ئەوەی کە گوێ ئێمە و بینەری ئێمەشرا بێت لەوەی کە تەنها گۆرانی گوێبیست نەبێ بەڵکو بتوانێت ڤیددیو کلیپ زۆر شدانش مۆسقا گرنگە بەڕاستی زۆر باشە ئەگەرچی گۆرانیش بەشێکی بچووکە لە مۆسقا خۆی بێگومان وایە لە ناو کووردا ئەڵێ گۆرانی و مۆسقای کوردی گۆرانی بەشێکە لە مۆسقا یعنی بە شێوەپانەکەی پێوتە مۆسقا بەڵام ئێمە مەبەستمان مۆسقای بێدەنگە ئینسترومنتال بە هیوای کاری باش و کاری جوانتر زۆر سپاس بۆ بەڕێز ڕەبین مەلانووری موسیان کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بووی اینجا بە پارچە موزیکێکی تۆ کۆچایی بە پرۆگرامەکە هێنم و بەو هیوایم کە لە ئایندەیەکی نزیکە جارێکی تر بانگشتیارێت بکەینەوە بۆ ڤیددیو کلیپێکینێ دووبارە بەخێر بێ کاکەین سپاس بۆ بارمەتیا و کارانم کورسات مەگەزینم ئێوارێمان پێشکەشکردن و بە دوا بەرهەمی کاکڕەبین کۆچایی بە کورسات مەگەزینێنین خواتان لەگەڵ بە فەرموو